سڵتان لێبێت بەڕێزان سەربەز حسێنم لە دیداری پۆڵەتیکەوە لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی چەند پرسێکی گەرم و گرنگ لە دیداری ئەم جارەدا هاتوومەتە مزگەوتی بەهشت و لای دکتۆر عەبدوڵڵەتیف ئەحمەدم هەوڵ دەدەم لەگەڵ بەڕێزان تا گرنگترین ئەو پرسانە تاوتوێ بکەم کە لە ماوەیەدا ڕویان داوە بەو پرسەشەوە کە دەیگوت سەرۆکی حەماس و کوڕەکانی خۆیان حەشاردا و خەڵکیان کردوتە دەرع و ئەوان خۆیان شاردوتەوە بەڵام سەرۆکی حەماس تیرۆر کرا و کوژرا و هەروەها کوڕ و نەوەکانی هەوڵ دەدەم لەگەڵ بەڕێزاندا ئەم پرسانە و کۆمەڵک پرسی دیکە تاوتوێ بکەم و وەڵامی دروستی ژۆ هەمیشە بۆ پرسیارەکانم وەربگرمەوە. دکتۆر سلام علیکم دووبارە سپاس بۆ دەرفەتان. ورحمة الله بخير بێن. زۆر سپاس دەکەم مەمنونم. هەر بە تەقانەوەی قومبەلێک دەست پێگری یەکسەر. بەس خراپ نییە. یاڵا خێر. بابەتێکی گرنگە. دکتۆر دەمەوێت ئێمە سەر لە مزگەوتی بەهشتین پێم بڵێ دروستکردنەوەی مزگەوتە گەشتێتی شوێ. الحمد لله والصلاة والسلام على رسول الله بخير بێن. سپاس. خوای گەورە بەرەکەت بخاتە دانیشتنەکەمان و حالیان لە ماڵێک لە ماڵەکانی خوای گەورەین مزگەوتی بەهشتە و لە سەرقاتی یەکەمین ژێرەوەمان مزگەوتی ئافرەتانە ئەمەش کە تیای داین ئێستا خەریکی دیوارەکانین بیکەن مزگەوتی جومعەمانە ئەوەش کە لە پشتەوەمانە مزگەوتی پێنج فەرزەیە کە دەکرێت قاتی سێهەم لەگەڵ قاتی چوارەمی ڕیواق و حەوشەکەش ئینشاءالله یعنی قۆناغی زۆری بڕیوە سپاس بۆ خوای گەورە ئومێدمان وایە ئینشاءالله هەیکەلەکەی تەواو بێ و بتوانین ئەم ڕەمەزانە نوێژی تیا بکرێ هەمووی ئینشاءالله کەواتە ئەم ڕەمەزان نوێژی تیا ئەکرێ ئومێد وایە ئینشاءالله خوای گەورە ئاسانی کە بەڵام تەواوکردنی کۆتایی دەیەوێت. زۆر باشە. پێشتر لەسەر بابەتی فرۆشتنی شوێن بەرماڵ ئەنی هەندێک لایەن ڕخنیان لێگرتی دژایەتیان کردی پێم بڵێ بابەتە چی بەسەر هات و بۆچی ڕخنە کەوتی؟ ئومێدەوارم ئەوانەی کە بە نەزانی دەستیان کرد بە قسە پێوتنمان ئێستا کە واقعەکە دەبینێن الحەمدولله پەشیمان بنەوە و داوای لێبوردن بکەن. ئەوانش کە بە نیەت خراپی و بە حەق دێوەوتیان ئومێدەوارم خەجاڵەت بن. بۆچی؟ چونکە الحەمدولله دیارە چی کراوە. بابەتی جێبەرماڵ فرۆشتن و مزگەوت فرۆشتن و چی بچی کۆمەڵێک کەسی نەزان بەداخەوە لەگەڵ کۆمەڵێک کەسی فێڵزان و حاقت هاتنە ناو بابەتەکە و بەلا ڕێیان دابن. زۆر شتێکی ڕوون و ئاشکرا بوو. لە جیاتی وەی بچین لە مزگەوت بە مزگەوت و دەوڵەمەند بە دەوڵەمەند بگەڕین و دەست پانکەینەوە لە خەڵک وەرن یارمەتیماندن و خەڵک ئیحراجکەین نەچوینە لای هیچ کەس لە دەرگای هیچ ماڵێکمان نەدا لە دەرگای هیچ مەسئولێکمان نەدا لە دەرگای هیچ دەوڵەمەندێکمان نەدا نەچوینە ناو هیچ ڕیزێکی مزگەوتەوە لە کاتی جومعە خەڵک ئیحراجکەین نە تومانە مزگەوتێک دروست دەکرێ چۆن نەخۆشخانەیەک دروست کرێ دەڵێن ئەوەندە جێقەرەوێڵەیە چۆن بینایەک دروست کرێ دەڵێن ئەوەندە مەتر مربعایە مزگەوتی ئەوەندە جێبەرماڵەیە تۆ دەتوانی بە دابینکردنی مەصرفی جێبەرماڵێک بەشداری بکەیت یا کەمتر یا زیاتر باشە هەمان خێرەکەی جارانە بەڵام ئوسلوبەکە بە ڕێکوپێکی وتومانە باشە هەیە ئاستی سەقافی ئەوەندە نەبوو تێبگا هەش بوو تێگەیشت بوو بەڵام واش دەویست چاواشەکاری بکە بەڵام الحەمدولله ولا يحق المكر السيء إلا بأهله ئیشەکە جوان ڕۆیشت خەڵکانێکی زۆر بەدەم بانگەوازیەکەوە هاتن چاواشەکاران سەری لێ نەشێواندن الحەمدولله وەتە گەیشتۆتە ئەم ئاستە باش ئەمما بیدعە بوو هاندانی خەڵک بۆ خێرکردن بۆ دروستکردنی ماڵی خوا نەسی فەرموودەی پێغەمبەری خوای لەسەر عەلەیهی سڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک مزگەوتێک دروستکە بەقەدەر هێلانەی یعنی کۆترێکیش بێت قەتاتێکیش بێت ئەوە خوای پەروەردگار ماڵێکی بۆ دروست دەکات لە بەهەشدا ئێمەش بۆ خەڵک ماوەتەوەرن بەشدار بن لە دروستکردنی ماڵی خوای پەروەردگار کەواتە بیدعەیەکەی لەکوێدا لە کاتێک دایمە حەدیسی پێغەمبەر تەواو دەکەین عەلەیهی سڵات وسەلام حديثي تربي عمر إخوة عليه الصلاة والسلام دفرمي من بنى لله بيتا بنى الله له بيتا في الجنة حديثي تر دفرمي حوت شدواي مروف خيرك هربوي بردوام ايش لو انا دروس كردني مزقوتها خواي برد قال القرآن دفرمي إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر يعني آيات وحديث زورة كسي بڵێ بیدعەیە نەزانە یا کەسێکی چاواشەکارە و شتێک تر لە دڵیدا دێ بەشک و بەم ڕێگە خوارە بتوانێت خەڵک چاواشەکە بەرامبەر بە مزگەوتی باشت و ئەو داوایی کە تیایدا دەکرێت. باشە دکتۆر پرسیارێکی دیکە ئەوەیە کە یەکێک لەو ڕخانەی کە لێتانەی ژیرە بام پرسیارەکە وا لێ بکەم دروستکردنەوەی مزگەوتی بەهەشت چی سەربارەکە بۆ مسلمانانی هەرێمی کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەتی چونکە ڕخنەتان لێ ژیرێت بەوەی کە ئەمە مەصرفێکی زیادەیە واتە ئیسرافێکی ئێوە ئەیکەن وە ئەو تێت پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام لە مزگەوتێکا بوو ئەرزەکەی خۆڵ سەرەکەی پوشی خورما بوو کێواڵێ
بێمە خزمەت براکەم یەکەمیان ئەمە مەصرفەوە و پارەی زۆر سەرف دەکرێت نەچوین موچەی مۆچە خۆران بێنین نەچوین بەشێک لە ئەو پارەیەی ئەو میزانیەی کە حکوومەت تەرخانی دەبێ بکات بۆ موچە خۆران بۆ دام و دەستگاکان بەشێکی بداتە ئێمە و ئێمە لە مزگەوت سەرفیکەین نە بەڕێزێکی وەکو تۆ وەکو زەید وەکو عەمر وەکو فڵان موسڵمان خۆی بە ڕەغبەت و ئارەزووی خۆی بە کامل قەناعەتی خۆی خوای گەورە ماڵی پێداوە ئەویش دێ بەشداری دەکات دروستنەوەی مزگەوت ئەوەیە نەک بڵین وەڵا ئێمە بچین لە شوێنێکی زەڕورەوە پارە وەربگرین ئەوێ پەچی بکەوێ بۆ ئێرە بهێنین ئینجا بۆچی یعنی هەزارەها مزگەوت هەیە لە هەرێمی کوردستان دروستکردنی هیچی مەصرف نییە ئیسراف نییە ئللا دروستکردنی مزگەوتی بەهەشت ئیسرافە بۆچی ئەو هەموو مزگەوتە لەم کوردستانە دروست دەکرێت جا ئەو قاف دروستی بکە یا سۆفی دروستیکە یا کۆماڵ یا یەکگرتو یا هەر کەسێ دروستیکە هیچ گرفتێک نییە و هیچ کێشەیەک نییە ئللا ئەوە نەبێ کە مزگەوتی بەهەشت دروست دەکرێت ئەوە کێشەی لەسەر دروست دەکرێت مەوزوعەکە کەواتە مەوزوعی مزگەوت نییە مۆزوعێکە لە پشت مزگەوتەوەیە ئەو داوای لە مزگەوتی بەهەشدا کراوە سوپاس بۆ خوای گەورە و دەکرێت ئینشاء الله بە پشتیوانی خوای گەورە داوایەکە ڕوبەڕووی هەموو خواری و لاریەکان بۆتەوە داوەش سەرنج و تێبین و ڕخنەتان لەسەر باسی ئەکەین بەڵێ هەموو خوار و لاریەکان ئەوەی کە خوار بێ پێی دەوترێ خوار جا گۆڕپەرستێک بێ جا ئەلمانیەک بێ جا مولحیدێک بێ جا تەکفیری و داعش و توندڕەوێک بێ جا یعنی هەر یەکێک لەوانە بێ کە وەکو پێویست بە شێوازێکی ڕاست و دروست ینی نەخزمەتی میلەت و وڵات دەکەن نەخزمەتی دی بەتە هەمان سەرنج لەسەر ئێوەژەیەک ئێوەش لاتان داوە دواتر باسی ئەەکەی پێمان ڕۆشە پێمان بڵێ لەسی لامانداوە باشم دکتۆر بابەتێکی زۆر گرنگ ڕابردوودا قسەیەکت کرد و ئەجا بەڵێ ببوورە پێشم بۆ تەواوکەری پرسیارەکەی پێشوت مزگەوتی بەهەشت سوودێکیە بۆ کۆمەلگا بۆ هەرێمی کوردستان بۆ سلێمانی براکە مزگەوتی بەهەشتا الحەمدولله گەنجانی لە توندڕەوێتی و فکری داعش و قاعیدە و ئاژاوە جێڕووی فیتنە جێراوەتەوە سەبەبی سەرەکیە یەکەم کەس کە فتوایدا لەم هەرێمی کوردستانە و لە کەناڵێکی ڕاستەوخۆی وەکو ڕوودا وتم ئەوەی کە پێشمەرگە دەیکا لە دیفاعکردن لە خوێن و ماڵ و سامان و وڵاتی هەرێمی کوردستان ئەمە جیهادە بەرامبەر داعش پێویستە بیکەین ڕێگا نەدەین ئاو تیرۆستانە بێن وڵاتەکەمان کاولکەن وەکو چۆن مووسڵیان کاول کرد وەکو چۆن تکریتیان کاول کرد سووریایان کاول کرد نابێت ڕێگا بدەین مزگەوتی بەهەشت ڕێگرە لە تەکفیر و داعش و توندڕەوێتی مزگەوتی بەهەشت ڕێگرە لە فکری خوڕافەت و گۆڕپەرستی و شەخصپەرستی و شوشە خواردن مزگەوتی بەهەشت ڕێگرە لە هەموو فیتنە و ئاژاوەیەک و تەفرەقەیەک کە بەناوی دینەوە لە ناو موسڵماناندا دەکرێت مزگەوتی بەهەشت ڕوبەڕووی عەلمانیەت بۆتەوە کە بە ئاشکرا لە کەناڵی ئەوانەی کە بەحساب لافی عەلمانیەت لێدەن لە کەناڵی ئەوان و تومانە عەلمانیەت بێدینیە تاکە پێڵاوێک ناهێنێت هەڵبەتە لەسەر وەژڕخن لێ ژێ کە تۆ لە کەناڵی عەلمانەکانەوە قساکەی سەر بۆوانی ئاوا تۆمەتبارە دەکەن ئەگەر وابێ کەس نامێنێت سەر بە عەلمانی نەبێت چونکە کەس نییە لە کەناڵێک دەرنەچێکە کەناڵەکە ئیسلامی نەبێت باش ئینسان نابێت عەلمانی هەر سەبارەت بە مزگەوتەکە بیرمان نەچێ ئەوان ئەمە جۆرێکە لە بیدعا پێغەمبەر عەلەیهی سڵات و سەلام لە مزگەوتێکا بووە ئەرزەکەی خۆڵ بوو سەرەکەی پوش بووە ئێسایی بە سەرچاو دیسە هەمان شت دووبارە دەکەینەوە ئەگەر هەرچی مزگەوتی سۆفیەکانە مزگەوتی ئیخوانیەکانە هی کۆمەڵە هی ئەوقا هەرچی مزگەوتە هەمویان تێکدا و لەمە دووە بە قامیش و بە گەڵای دار کردیان ئێمە شوردی واز دێنین لەمە ڕای دەگرین سەری بە گەڵا دەگرینەوە واتەمە پوشەگرن ئەمانەی براکەم ئەو قسانە کە دەکرێت عیبە شاعرێک دەفەرمێ عار عليك إذا فعلت تنهى عن خلق وتأتي مثله عار عليك إذا فعلت عظيم نهي لە شتێک دەکەیت و خۆشت دەکەی عیبە ئینسان باش بەجددی دروستکردی بینا و بدعەیە ببوورە ئەکبەر سنەتە ئەکبەر واجبە ئەکبەر خێرە هەیە مەلای ئەو قسەی بەڕێستی کردووە ئەی زەحمە نەبێ ئەو مزگەوتی خۆتی تێدای سەرەکەی قامیشە و گەڵایە یا مزگەوتەکەی جەنابیشت هەر بە کۆنکرێت و چیمنتۆ و ئەوە کراوە بۆیە بەلامەوە سەیرە ئەمە هەمووی ئەوەمان پێ دەڵێ کە هەموو لا ڕێبووەکان حەقدێکی زۆر لە دڵیاندایە بەرامبەر مزگەوتی بەهەشت و داوای مزگەوتی بەهەشت هەلێک دەقۆزنەوە بۆی بتەقنەوە چێم و زوخاوی ناویان بێنە دەرەوە بەڵام ولا يحق المكر السيء إلا بأهله هەر خۆیانی پێشەر مەزار دەبن ماوەیەک تەسیر لە خەڵکی ساویلکە دەکەن لە مۆزوعی بەرماڵەکە تەسیریان کرد گەرمیان کرد وەزاکەنەیان زانی بە زەرەری خۆیان تەواو دەبێ بۆ دنیا و قیامەتیان و بە قازانجی مزگەوتی باش تەواو دەبێت الحەمدلله باوەڕ کە برای من بعد فەضل الله خوای گەورە دەمی پیسی ئەوانی
کردە سەبەبی تەوابوونی مزگەوتە هەموو شوێن بەرماڵەکان کردران نەوەڵاوە زۆری ماوە بەڵام الحەمدلله مزگەوت باش ڕۆیشت یعنی ئەوە وای کرد خەڵک الحەمدلله هەمووی بێت و هاوکاری بێنێت و جێبەرماڵ بگرێتە ئەستۆی خۆی سپاس بەخوای گەورە بۆیە ئیدا ئەراد الله نشر فضيلة طويت أتاح لها لسان حسودي كخواي گەورە بێ فەزیلەتێک بڵاو کاتەوە زمانی حەسوودێکی بۆ دەخاتە گەڕ زۆر باش باشە دکتۆر بەدەر لە مزگەوتی بەهشت لە ماوەکانی ڕابردووە وەکو زانکە لە ئێستاە جەنگێک لە ناوچەکە ڕوودەدات کە هەموو ژیانی ئیسلامی گیانیشی بە گشتی بەخۆی سەرقاڵ کردو بابەتی شەڕی ئیسرائیل و حەماسە جا من پرسیارەکەمەکەم بە سێ بەشەوە یەکەمیان جەنابەت بۆچی تۆمەتبارەکەی بووی کە دژی خەڵکی دژی مسلمانانی فەلەستین و لەگەڵ جوولەکەی هەر پرسیارەکەم ڕێک ئەوەیە وەڵا برام بەڕاستی سەیرە بەڕاستی سەیرە ئینسان ئەوەندە لە خوانە ترس بێت کاتێک ڕەخنەیەکی لێ دەگری یا لە ڕەخنەکە تێنەگات نەفام بێ یا تێبگا بەڵام چاواشەکاری بکا بێت تۆمەتێکت بۆ دروستکات یعنی ئەو کەسانی کە بە ئێمە دەڵێن دژی مسلمانان و دژی فەلەستین و لەگەڵ جوولەکەن من لە ماڵی خوام ئێستا لە سەربانی مزگەوتی بەهشتم دەست بەر دەکەمەوە بۆ ئاسمان و هەرچی گوێی لەو دوعای من دەبێ با بڵێ ئامین ئەگەر من یەک مسقال زەڕە مەیلم بەلای جوولەکە بەلای گاور بەلای علمانی بەلای کافردا بڕوات وەڕقم لە ئیسلام بێ یەک مسقال زەڕە خوای پەروەردگار یەک دقیقەی تر ژیانم نەهێڵێ لە ناوم بەرێ ئامین ئەو خۆم دەڵێم ئامین پێش هەموو کەسێک ئەگەر وانیە و بوهتانمان بۆ دەکەن و تۆمەتمان بۆ دروست دەکەن یا ڕەبی خوای گەورە بۆ خاتی ناوە جوانەکانت تۆڵیان لێ بسەنی چونکە لێبوردەیش سنووری هەیە لێبوردەیش سنووری هەیە ئەگەر تۆمەتمان بۆ دروست دەکەن ئەمانە لەگەڵ جوولەکەن ئەمانە دژی مسلمانان خوای پەروەردگار بۆ خۆت تۆڵیان لێ بسەنی قەت دەسەڵات و توانان نەدەیتە ئەو کەسە بوهتان چیانە بە ناوی ئیسلام و دینەوە قسە دەکا بەڵام شەرمیش ناکە و لە خوای گەورەش ناترسێت تۆمەت بۆ برایەکی مسلمان دروست دەکا براکەم دوو بابەتی ئەرز و ئاسمان چەند لێک جایە ئەم دوو بابەتە ئاوا لێک جایە مەوزوعی خۆشویستنی جوولەکە و ڕقلێبوونەوەی مسلمانان لەکوێ مەوزوعی تێبینی بوون لەسەر ئەو ئیشەی حەماس کردی لەکوێ کاکەمە ئەوەی دووەمیان دەڵێ ئەوەی دووەمیان دەڵێن ئەو کارەی حەماس کردی من لە یەکەم ڕۆژەوتم پێش ئەوەی ئەو قەسابخانەی غەزە ڕوو بدا پێش ئەوەی دەرەنجام و بەرهەمەکەی ببینین وتم کارێکی غەڵەتی کرد دوکتۆر پێت وانە ئەگەر حەماس واشی نەکردای هەروان بەسەر هات دەی من داواکارم لەو بەرنمەیەدا یا دوای بەرنمەکە لە یوتوب بگەڕێن لە فەیسبوک بگەڕێن لە ئینتەرنێت بگەڕێن غەزە قبل 7 ئۆکتۆبر پێش 7 ئۆکتۆبر ڤیدیۆی غەزە ببینە شارێکی ئارام شارێکی ئاوەدان شارێکی پێشکەوتوو خەڵک ڕۆژانە دەڕوا بۆ ئیشی خۆی بۆ دەوامی خۆی مناڵ بۆ خوێندن دەڕوا باوک بۆ کەسابەت دەڕوا مۆزەف بۆ وەزیفەی خۆی دەڕوا پێش ئەوە لەیدن دواش ئەوە لەیدن ناڵین جوولەکە وەستاون لە کوشتنی مسلمانان لە فەڵەستین بەگشتی و لە غەزە بەدە ناڵین وەستاون بەڵام ئەگەر مقارنەی بکەین پێش غەزە پێش 7 ئۆکتۆبر پێش حرەکەکەی حەماس ئەو ئیشەی کە کردیان لەگەڵ دوای ئەوە نسبەتی یەک لەسەر سەتیش نییە باشە لە سەد بەپۆی تۆ ئەوە ناگەێنە کە تۆ دژی مجاهیدانی نا من دژی ئەوە مجاهید بە حساب جیهاد کە بەڵام ئاگای مجاهیدیان نەزانی بەڵام ئاگای لە خۆنیە لە پشتەوە تەقەکەی بۆ کوێ دەڕوا بۆ مسلمانان دەڕوا من دژی ئەوەم دژی جیهاد نیم دژی مجاهید تۆ ئەوان بە مجاهید دەزانی برای بەڕێزم جارێ هەر مسلمانێک بەنیەتێکی خالصەوە باشە بەنیەتێکی خالصەوە تێ بکۆشێ بەڵام بەبوونی ڕێنماییەکان و ضەوابطە شەرعیەکان کە بوترێ ئەمە جیهادە و لە مەسلحەتی ئیسلام و مسلمانانە بەڵامیش بە مجاهیدی ئێزانم بەس کە زانیم شروط و مەرجەکانی تێدا نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام تاوەکو لە مەککە بوو دەسەڵاتی نەبوو قاعیدەیەکی خۆی نەبوو سەر بەخۆ بێ و توانا و هێزی نەبوو مسلمانان دەچەوسێنرانەوە دەیفەرموو سەبرن یا ئالە یاسر بە بەرچاویەوە شەهید دەکرێن دەیفەرموو سەبر بگرن نەیدەفەرموو ئەمە بێعیزەتیە ئەمە ترسنۆچیە ئەمە بێغیرەتیە ئەمە حەماس نەبوونە بۆ ئیسلام ناوای نەدەوت دەیفەرموو سەبرن یا ئالە یاسر کاتێک چوو بۆ مەدینە دەوڵەتێکی دامەزران توانە و کیانی خۆی هەیە ئیستقلالیەتی هەیە هەنجا خوای گەورە فەرمی ئوذینە للذین یقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير ئەم هەموو دەوڵەتی ئیسلامی هەیە دکتۆر عنی ناتوانن آخر بەرگری لە یەک
وڵات دەوڵەت بکەن ئەم پرسیارە لە من مەکرد لە دەوڵەتە ئیسلامیەکانی بکە ما بەس مەیە کە تۆ لەو کاتەوان زەعیف بوون ئێستا براکەی من ئەگەر حەماس هاتووە پرسی بە دەوڵەتە ئیسلامیەکان کردووە پرسی بە تورکیا کردووە و پرسی بە ئێران کردووە و پرسی بە سعودیە کردووە و پرسی بە مەسر کردووە بە هەموویان وتێتی ئەرێ من ئەو ئیشە بکەم لەگەڵ من وتپێتیان باڵێ دەستی خۆش بێ بابیکە بەڵام پرسی بە چێ کردووە پرسی بە ئێران کرد ئێرانیش ئایا لەگەڵی چۆ جەنگەوە لەگەڵی نەچوو زۆر چاکە جامە بەستمان چییە کاکە تۆ بەتەمای کێ چویتە ئەو شەڕە بە خەیاڵ نابێ ئمە دەبووی پلانی بۆ دابنێ بەتەمای کێ چویت بەتەمای تورکیا چووی تورکیا بازرگانی خۆشی لەگەڵ ئیسرائیل نەپچڕاندووە بازرگانێکەشی ڕانەوە گرتووە دوای ئەوەش ڕای نەگرتووە بەتەمای مصر چووی بەتەمای ئوردن چووی بەتەمای سعودیە چووی بەتەمای عێراق چووی بەتەمای کێ چووی کە تۆ یعنی پرست بە کەس نەکردووە وە کەس نەیوت تۆ بڕۆ من لەگەڵتم هی باشە تۆ چەند پەڕەشوتێک دەنێریت یا دەدنێرن ئەی نابی بیرکەیت تۆ دوایەوە چی ڕوودا باش وی براکەم ئێمە دەڵێن ئیشەکە غاڵەتە ئەو دێ دژی مسلمانانە لەگەڵ مجاهدین نیە نازانێ چی بەسەر دێ ئەخر تۆ بڕۆ لە شوێنی خەڵکی غەزە بە ئەنجا قسە بکە باشە بە خانوو بەسەر مناڵەکانتدا بڕوخێ با مناڵەکانت پێشەشێکیان لەژێر بیناکە بمێننەوە بە مردووی و بە سەرشکاوی و ئەنج ئەو کاتە و قسەی گەرم کە لێرە لە کوردستان دەیکەی بۆی ئەمانەی لێرە خۆیان لێکردوین بە مجاهید و دیفاع و پاسەوانی مجاهدین و حەماس و فەڵەستین چی ئاسایگە وەلایەت بوویان هەبێ لێرە خەریکی پار و لێدان و خواردنن کاکە خەریکی چی تۆ خۆ ئاسای هاوسۆزت هەبێ لەگەڵیان هاوسۆزین بۆ مسلمانانی هەموو جیهان هەیە و بۆ ئەهلی غەزەش بە تایبەتی بەڵام مسلمانانی غەزە بەلایەکەوە ئەوانش ئەو بەڵایەیان بەسەر ئەهلی غەزە هێنا بەلایەکی ترەوە باش دوشتی لێک جیاوازە براکەم بەڵام ئەوان دێن متاجرە و بازرگانی بە چیەوە دەکەن بازرگانی بە غەزەوە دەکەن چۆن بازرگانی پێوە دەکا لەسەر ڕژانی خوێنی مناڵی ئەهلی غەزە ئەو لێرە خۆی بەرز دەکاتەوە خۆی بە مجاهید و بە پاسەوانی ئیسلام لە قەڵم دەدا تۆ هاوسۆزیت بۆ خەڵکی غەزە هەیە و دژاتی ئیسرائیلی ژەکەی کەسێ نەیکا مسلمانی بەلاشنەوە کەسێک بە پەرۆژ نەبێ بۆ مسلمانان لە هەر کوێیەک بن و خۆشویستنی بۆ جوولەکە بێ مسلمان نییە باشنا بەخوای گەورە هیچێک دوانی کە زۆر ڕخن لێژیری تۆ پێشتر لە دوانێتە بە فەرمی قسەی ڕاگەاند و ئەڵێ سەرکردەی حەماس کوڕەکانیان و نەوەکانیان لە دەرەوەی وڵاتن دەخۆشتن و تێل ئەژین و خەڵکیان کردو بە درع و ئەمان شوان چونە ژێت نوێلەکان خوانەشان و سەرکردەکانیشان لە دەرەوە بەڵام بینیمان هەنیە کوڕەکانی نەوەکانیشی تیرۆکران و کوژران زەحمە نەبێ ئیسماعیل هەنەیە لەکوێ تیرۆکرا لە وتێل بوو یا لە وتێلێکی ئێرانی بوو یا لە بەرەکانی جەنگ بوو بە بۆنێشی فەرمی لە ئێران بوو باش خۆ من وتم لە وتێلەکانن فعلا لە وتێل تیرۆر کراوە خۆ نەچوە لە بەرەکانی جەنگ تیرۆر کرابێ تێگەیشتی براکەم اینجا لەکوێ تیرۆر کرا لە وڵاتە تیرۆر کرایت کە تۆ پشتت پێی بەستووە و دەڵێ سرم دەخات ئێ وڵاتە تۆی نەپاراست باش کە تۆ سەرکردەی یعنی حەڕەکەکەی تۆ لەوێ پارێزراو نەبووی باش چەند ساڵ لە قەتەر بووی پارێزراو بووی لە تورکیا بووی پارێزراو بووی لەوێ تیرۆر کرای یعنی کە من کەوتومە سەرکردەی حەماس لە وتێلەکانی قەتەر و ئێران و تورکیان ئێوانە بوو مەگەر باش ئێمەگەر لە وتێل تیرۆر نەکرا برا لەکوێ تیرۆر کراوە بۆیە برا بەڕێزەکانم وەکووتم کەسانێکی ئەمڕۆ کە بازرگانی و تیجارەت بە قەزی فەڵەستینەوە دەکەن ڕێک بازرگانی پێوە دەکەن تەسەڕوفاتێک کە ئەوان دەیکەن ئەم لێرە دێ خۆی پێ هەڵدەچێشێ و مزایدەی دینمان لەسەر دەکا براکەم نمونەیەک بێنمەوە بۆت نمونەیەک بێنمەوە مناڵێک گەنجێکی بۆ منە 15 ساڵ کە ڕێگای پێنادرێ سیارە لێ بخورێت باش داوە لە باوکی دەکە سیاری پێنەدا داوە لە برا گەورەکەی دەکە سیاری پێنادا ئێستا کەسێکیان هەیە دێ دەڵێ کەسێک جیرانیانە یا وەکو پێویست لەگەڵ یانی دەڵێ وەرە من سیارەت پێدەم ئەگەر سیارەکەی پێ بدا دوایی بچێت تووشی حادیسەیەک ببێ چاکەی لەگەڵ کریا خراپەی لەگەڵ کرد 15 ساڵە خراپەی لەگەڵ کرد باش بۆیە با بزانین یعنی ئێستا بۆ وڵاتێکی وەکو سعودیە وڵاتێکی وەکو کوێیت و ئیمارات و قەتەر چی سیرکەین لە هەموو غەزەدا ئەو نەخۆشخانە سعودیە ئەو نەخۆشخانە کوێتیە ئەو مەکتەبە ئەو جامیعەیە ئەو ڕێگایە ئەو ئاوەدانیە هەمووی وڵاتانی کەندا و سعودیە دروستی کردووە ئەی بۆچی هیچی ئەوە نابینرێ وەڵا ئێمە پشتیوانیمان ناکەن ئەی چی بکەین یعنی ئاخر کاکە بەکەڵک نایە چەکت بداتێ بڵێ بڕۆ شەڕکە ئەو مناڵە 15 ساڵەی کە سیارەی بدەیتێ کارە ساتێک دەخڵقێنێ
ئێتۆش دوو گەنجی داماوی حەماس دەچێت هجوم دەکات دوای دەرەنجامی چی دەبێت بۆیە کە وڵاتە سونیەکان دەبینن ئەم مەوزوعە بەو شێوازە ئەمڕۆ حەل نابێت حەل نابێ بەم شێوازە کە بڵێکا کە من لەگەڵت دیم ئەم هەنگاوە بنیت ئەوە دژی مسلمانان ئەمە پشتیوانیمان ناکە باش ئەوانەی پشتیوانیان کردی ئەوانەی ساڕۆخیان پێدای ئەوانەی کە پەڕەشوتیان پێدای فەرموچووی چیت کرد دەرەنجامەکەی چی بوو نابێ ئینسانی عاقڵ سەیری دەرەنجام و نەتایجکە شتێک کە خۆت بیکەی کە خۆت نەیکەی بەسەرت بێ جیاوازە چکە زۆر جار دەوترێ کاکەوەنی پێغەمبەرانی جاری وا هەیە لە جەنگێکدا سەرکە ئێوە شەڕێکەکەی خەی گرتوون بەڵام ئەمە تۆ خۆت هجوم دەکەیت ئەگەر بڵێ آخر جوولەکار کردوێتی باش زەرەکەی لە 105 بووە لە 102 بووە لە 101 بووە کاکە بەڵام ئەوەی کە تۆ کرد بزانە زەرەکەی چی بوو باش جا بەس بڵین وڵا ئیشەکەیان غەڵەت بوو ئەو هەموو قەسابخانەشی لەکەوتەوە 100 تۆمەت و بوهتانمان بۆ دەگەنەمانە دژی مسلمانان دوعای نەسریان بۆ لە کاتێکدا قورئان خوای پەروردگار لە قورئانی پیرۆزەکەیدا ڕەخنە لە سەحابە دەگرێ دەفەرمێ لە ڕۆژی ئوحوددا ئێوە غەڵەتێکتان کرد غەڵەتەکەتان بە سەبەبی شکستان ڕەخنە لە سەحابە دەگرێ دەفەرمێ لە ڕۆژی حونەین هەڵەیەکتان کرد بوو بە سەبەبی شکستان یعنی ڕەوایە بڵین سەحابە هەڵەی کردووە لە تەکتیکێکی جەنگدا بەڵام لای ئەوانە کوفرە بڵێ حەماس هەڵەی کرد لەو تەکتیکەیدا ئەمە سەقافەتێکی ئیڕهابی زۆر ترسناکە دەبێت ئیلا تۆ وەکو ئەوان بیرکەیتەوە وەکو ئەوان بیر نەکەیتەوە تۆ دژی ئیسلامی دژی مسلمان بە خەڵکی فەڵەستین و غەزاکەی تۆ براکەم وەکو وتم برامان مسلمانن بە پەرۆشین بۆیان بەگرێ ئێمە بە پەرۆشین بۆیان دەزانی ئێمە بە پەرۆشین بۆیان ئەوەی کە ئەو قەسابخانەی بەسەرهێنان ئەگەر بە پەرۆش باوای نەدەکرد زۆر تێگەیشتی برا بەس ئەوەی کە بە پەرۆشە بۆیان ئەوە دەڵە بۆ هاتان کرد بۆ کارێکی وا دەکەن غەڵەتە کاکە بەڵگەش لەسەرەوەی کە غەڵەتە ئەوە تا ئێستا محاولەی دنیا دەکەن بەس جەنگەکە بوەستێ ناوەستێ ئیسرائیل ناوەستێنێ چکە گەورەترین بەهانەی کەوتە دەست بەڵ بێنەوە بۆ هەرێمی کوردستان دەوترێت و لەم پرۆژانە شانە میدیاکان و بینیمانێکێک لە نووسرە دیارەکان ئەڵێت پرۆسەیەشی زۆر ترسناک و سامناکی بە سەلەفیکردنی دینی میلی خەڵک ئێستا لە هەرێمی کوردستان بە سەلەفیکردنی دینی میلی خەڵک و ناوی ئێوە شێن تێ بەوازەحی میلی چی نازام دینی میلی چی یەک دینمان هەیە ئین الدین عند الله الإسلام یەک دینمان هەیە لای خوای گەورە ئەوش بریتێ لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ئاینی پیرۆزی ئیسلامە ئاینی دایکی ئەو نییە و ئاینی باوکی منیش نییە ئاینی قورئان و حەدیثە دایکی من و دایکی تۆ باوک و دایکمان و داپیرەمان و باپیرەمان چەندێک تێگەیشتون و چەندێک جێبەجێیان کردووە ئەوە شتێکە دینیش وەکو خۆی شتێکی ترە بە سەلەفیکردنی دین بە سەلەفیکردنی ئیسلام ئەمە کەسێک دێڵێ کە زۆر نەفامە بە عقیدە و منهجی سەلەفی کەلیمەی سەلەفی یعنی ئیسلامی پێشوو ئەو ئیسلامەی کە خوای گەورە ناردی بۆ پێغەمبەر عەلەیهی سڵام و سەحابە لەسەری بوون يعني إسلام وكو خوي الإسلام كما هو لا كما نريده بو هالناڵنی ئیسلام دکتۆر بۆ سەلەفی و نا بۆ چکە ئەمڕۆ ئیسلامی کۆمەڵ دروست بۆ ئیسلامی یەگرتو دروست بۆ ئیسلامی قادری دروست بۆ ئیسلامی نەقشەبەندی دروست بۆ ئیسلامی داعشی دروست بووە چیت دەوێت هیچی من ئەو ئیسلام دەوێت کە سەلەفی صالح لەسەری بوون سەلەفی صالح چێە ینی پێشینە چاکانمان چێن پێغەمبەر و سەحابە بۆیە کەلیمەی سەلەفی ناکرێت لە بەرامبەر کەلیمەی قادری و نەقشەبەندی و ئەشعەری و ماتوریدی و ئیخوانی و کۆمەڵ بەکاربێ بۆ من دەستا پێت دەڵم بۆ کۆمەڵ مامۆستا عەلی باپیر دروستی کرد لە ساڵی ئەوەندە لەگەڵ فلان و فلان بزوتنەوە مامۆستا عثمان عەبدولعەزیز حزب ئەمە دین نیە دکتۆر نەنا ئەخم باسی حزب دەکەین بۆی دەڵم سەلەفیەت حزب نیە تابیهێنی لەگەڵەوانە باسی کەین طریقەی قادری دیارە دەگەڕێتەوە بۆ چێ نەقشەبەندی دەگەڕێتەوە بۆ چێ داعش دەگەڕێتەوە بۆ ئەبوو محەممەدی بەغدادی قاعدە ئەبوو بەکر قاعدە دەگەڕێتەوە بۆ ئوسامە بن لادن سەلەفیەت دەڵێن سەلەفی پێشین ینی پێغەمبەر صلی الله علیه و سەحابە سەلەفیەت ینی عەبدولەطیف نییە يعني لەسەر ئەو دینە بڕۆین کە پێشینەی چاک لەسەری بوون پێغەمبەر و سەحابە لەسەری پێش ئەو هەموو تەفرەقەیە پێش ئەو هەموو ڕێچکەیە پێش ئەو هەموو کوتلەی و ئەحزابە ئیسلام وەکو ئەو نازناوی سەلەفیەت قبوڵە دکتۆر گیان وەکو نازناو نەخێر نەوەڵا کاکە من نامەوێت هەر لە ناو خەڵکیشدا نازناوە بێ هەموو مسلمان و بەس مسلمانین بەڵام کەوترات کام ئیسلامت قبوڵە تۆ يعني ئیسلامی کۆمەڵ یا یەکگرتو یا ئیخوان یا داعش یا قاعدە یا نەقشی یا قادری یا چی
ئەشعری ماتوری دەڵێم هیچی نە دکتۆر بابەتەکە ئەو ئیسلامی کە ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی لەسەری بوون ئەو ئیسلامی کە پێغەمبەری خوا پێیان عەلەیهی سەڵام یعنی ئەوەی کە سەلەفی ساڵح لەسەری بوون باش ئەمەش وەکو چی براکەم کەی دەوترێ یعنی بۆ منە و بەڕێزت سەفەرێک دەکەین بۆ با بڵین بۆ سعودیا لە مەتار پێمان دەڵێن خەڵکی کوێی دەڵێ چی عێراقین باش تەوا عێراقین باش لەوێ جوان نییە تۆ بڵێ من خەڵکی سلێمانیم چکە تۆ لە وڵاتێکی تری باسی بازنەی گەورە دەکەی کە چیە بازنە گەورەکە دەوڵەتەکەی بەڵام کە هاتی لە مەتاری سلێمانی دابەزیت پرسیار لێ بکارێت تۆ خەڵکی کوێیە جوازەکەت عێراقیە ئەرێ لایەقە بڵێ من عێراقیم نا کاکە من خەڵکی سلێمانی من خەڵکی ڕانیە من خەڵکی پشدەرم من خەڵکی کەلارم لە ناو بازنە گەورەکەدا تۆ کوێی من لە ناو بازنەی ئیسلامدا ئەو هەموو ڕێچکەیە کە دروست بووە تۆ کامیانی ئەرێ قادریت نەقشید بەدەویت دەسوقیت ڕفاعیت گەیلانیت قاعدەیت کۆمەڵ نەوەڵە هیچی نیم برام هیچی نیم بەخوا ئەی کامە ئەو ئیسلامی کە سەلەف لەسەری بوون پێغەمبەر و سەحابە عەلەیهی سەڵام ڕەضی الله عنهم نەک سەلەفیەتێکیش حیزبێک بێ ها من هاتووم دروستم کردووە ڕێنمایی خۆم تایبەتم هەیە هیچم نییە برام هیچ ڕێنمایی تایبەتان هەیە وەڵە بەخوا هیچمانە بە تۆش و بە هەموو مسلمانان و بەخۆشم دەڵێن با دەست بە قورئان و سنەتەوە بگرین تاو باش هیچی ترنا حەج پەیڕۆ پرۆگراممان مەصدەری تەشریع لای تۆ قورئان و حەدیثی صحیحە پێگومان براکە باشە ئیجماعی سەحابە ئیجماعی سەلەف ئیشێک لەو ڕخانەی کە لە جەنابەت ئەگیرێت ئەوەیە کە ئەڵێن جەنابەت ئەوەی کە سەر بە خۆتان نەبێ ئەیکەیتە ئەهلی بیدعە و تەنانەت ناوی مامۆستا سەلاحەدینی ژێندرێت و مامۆستا عەلی باپیری ژێندرێت و هەرو مولحیدە هێنابووی ئەوەی کە باسی کرد مەترسی هەیە بە سەلەفیکردنی دینی ملی خەڵک طبعا بۆچی لە سەلەفیت دەترسێن کابرای مولحید بۆچی لە سەلەفی دەترسێن بە پەرۆشە یعنی خەریکە فرمێسک بۆ یەکگرتو دەڕێژێ دەڵێ یەکگرتو ئاگاتان لە خۆتان نییە قاعدەتان بووە بە سەلەفی کۆمەڵ ئاگاتان لە خۆتان نیە قاعدەتان بووە بە سەلەفی بۆ کە ئیسلامی حەق یعنی ئەو ئیسلامی سەلەف لەسەری باش ملحیدیش و علمانیش حساب بۆ ئەوە دەکا دەزانێ ئەوی تر دوو کورسی بدەیت و بێدەنگ دەبێ مشکلەی نییە باسی تەوحیدت بۆ ناکە باسی سنەتت بۆ ناکە باسی دەستگرتن هەیە یەکگرتووە ناڵێم هەمووی یەکگرتووە و دێ وەکو ملحیدێک و علمانی قسە بە حیجاب دەڵێ قسە بە عاباد دەڵێ قسە بە نیقاب دەڵێ قسە بە ڕیش دەڵێ حیجاب و نیقاب بڵاو بۆ تۆ لە ناخۆکە ئەمە مەترسیەکی کە لە مەترسیەکان لە ئاماژەکانی بڵاوبوونەوەی سەلەفیەت مەترسیە بۆ چێ خۆر هەڵات مەترسیە بۆ شەمشەمە کوێرە مەترسی نییە بۆ ئادەمی زەح بۆ بوونەوەرەکان بۆیە سەلەفیەت یعنی دینی ئیسلام وەکو خۆی مەترسیە بۆ کابرایەکی ملحد ئەمما کە دەڵێت سیر کە ئێمەیان قبولێت طبعا چۆن مسلمان کەی ملحیدی قبولە قەت قبولمان نییە باش بەڵام لەوە زیاتر دەڵێ چییە ئەوەی کە بۆیان نردم دەڵێ کاکە ئەمانە دەڵێن كل بدعة ضلالة وكل ضلالة في النار کەواتە یەکگرتو هەمویان بۆ جەهەنەم ئەمە ئیستنتاجی نەفامێتی خۆیەتی بۆ ليس كل من وقع في البدعة وقعت البدعة عليه قاعدة لشرع دا الإسلام دا شرني هر كسي توشي بدعيك بو بلين مبتدع وبو جهنم وانية كاكا بلين بدعي كردوها بدعيش كردوها بقرا الشرني هر كسي توشي كفري تشيش بلين كافر وبو حديثك وانا دكتور نالا كل بدعة ضلالة بدعة نافرمي أويكا كردويتي صاحبكي بويا كسي كبون من كفرك دكا مرجنية وكسا بكافر دابندري يا بلين والله شوتا دچێتە جەهەنەمەوە لەوانەیە عودری هەبێ بە جەهل یا بە ئیکراه یا بە تەئویل یا بە خەوف یا بە هەر شتێک بێ عودرێکی هەبێ ڕێگر بێ لەوەی کە تۆ بڵێ وەڵاو بەهۆی ئەو کوفرەوە کافرە یا بەهۆی ئەو بدعەیە و مبتەدیعە ئەوەشە کە چێ نایزانێ یعنی حکمی مطلق و حکمی معەیەن زۆرێک نایزانن مثلا کاتێک کە زۆر جار من و تومە علمانیەت یعنی لادینی کوفرە لەو لاوەدێن سەیری کە چەند نەزانە دڵی علمانیت کوفرە و کەچی بە علمانەکان دڵە وەلی ئەمر نەخۆت و نەمامۆستاکەشت و نەحیزبەکەشت تێناگە لە عەقیدەی ئیسلامی دەنا قسەکەی من سیر نییە بەحسەکەی من سیر نییە قسەکەی من هەر کەسێک دووبارەی دەکەمەوە هەر کەسێک بە علمانیت واتە بەلادینی ڕازی بێ بە بێدینی ڕازی بێ کافرە کافرە هیچ قیمەتێکی نە لای ئێمەی مسلمان وەزنی نییە فلا نقیم لهم يوم القيامة وزنا بەڵام سەرکردەی هەرێم نەهاتوە بڵێ من علمانی بێدینم دینم ناوێ وای نەوتووە باش دکتۆر ئەڵێن ئێوە زیاتر دژایەتەکەتان بۆ حزب ئیسلامیەکانەوە هەر بۆ نەسەرڵە بە ڕەبی کەعبە ئەگەر کەس حزبێکی ئیسلامی دەسەڵات بکرێت دەست و ببێ دەستەکە دەوڵات ئێوە بەوەلی ئەمەی نازان ڕەبی کەعبە بیگرێت لەگەڵ بوهتانی کە دەیکات وەڵاهی
سبەی بچووکترین ئەندامی کۆمەڵ ببێتە سەرکردەی ئەم هەرێمە من دەڵێم لە چاکەدا گوێڕایەڵی دەکەم بچووکترین ئەندامی یەکگرتوو ببێتە سەرکردەی ئەم هەرێمە دەڵێم لە چاکەدا گوێڕایەڵی دەکەم و ئەوە کار بەدەستمانە بۆیە بوهتانکردن لایەن ئاسایە براکەی باشە دکتۆر مەترسەکەی ئێوە بۆ بازەکەی ئێوە لەگەڵ داعشە تەنها جیاوازەکەتان ئەوەیە بابەتی وەلی ئەمریکا ئەگەر بڕواتان بە وەلی ئەمر نەما ئەو دوگمەیەتان کوژاندەوە ئەو کاتە ڕێک ئێوەش دەستەکەن قەت و عام و کوشتن و تەفیکردنی خەڵک ئەو بە کلێژیراوێکی هەولێرە کاکە لە هەولێردا دەنیشێ پێشتر تەکفیری بوو فکری قاعدە و تەکفیری هەبوو کەم کتابم لەسەر نووسی کاتی خۆی دوایی نازانم چۆن گوێیان بادا قورمیشیان کرد بەعکسەوە ئێستا تەوافەکەی بەعکسەوەیە جاران ئەوا بوو ئێستا بەعکسەوەیە ئێستا بۆتە ئەشعریەکی سۆفیەکی عیار 24 هەر سەیرە سیر نازانم چییان پێداوە جاران تۆ لەکوێوەی ئێستا لەکوێی جا ئەوەیە کە کۆمەڵە بوهتان دەکا و نازانێ خۆی بە درۆ دێنێتەوە چۆن لەلایەکەوە دەڵێ ئەمانە لەگەڵ وەلی ئەمرن ئەمانە لەگەڵ گەندەڵەکانن لای شێوە دەڵێ داعشن ئەخرەی هاوارەم دوشتە چۆن بەیەکەوە جەمع دەکرێت ئەوەی کە فکری داعش بێ هەرچی وەلی ئەمر و دەسەڵاتدار و سەرکردەی وڵاتانی ئیسلام هەمووی بە کافر دەزان و خوێنی حەڵاڵە ئەوە داعشە چۆن من لەلایەکەوە لەگەڵ کاربەدەستان و لەگەڵ دەسەڵاتداران و ئەوانە بە وەلی ئەمر دەزانم و کە بەلای تۆ مسلمان نین وەکو دەری دەبڕی لەلایەکی تریشەوە من فکرم داعش بێ ئەنجا یعنی تقریبا 8-9 ساڵ پێش ئێستا ڕیسالەیەکم نووسی ب 24 زمان بڵاو کراوەتەوە الحمد لله الفروق الجوهرية بين داعش والسلفية جیاوازیە سەرەکیەکان جەوهریەکان لە نێوان سەلەفیەت و نێوان داعش لە 24 خاڵدا تا 30 خاڵ تقریبا تا 30 خاڵم باس کردووە بە 24 زمان بڵاو کرایەوە تا 30 خاڵم باس کردووە جیاوازی 30 جیاوازی لە نێوان سەلەفی و داعش بۆیە ئەو کەسێک کە تۆمەتی سەلەفیەت و توندڕەوێتی و تەطەڕف و ئیرهاب دەداتە پاڵ سەلەفی نەخۆش یا جاهیلە نەخۆشی جەهلی هەیە نەفامە تێناگا یعنی نمونەیەکی کوردیە جوانیە باسی کەم نازانم چی بەچی دەناسێ هەرچی ڕیشی هەبوو دەڵێ داعشە یا ئەوەیە مۆزوعەکەی ئەو یا ئەوەیە نەخۆشی جەهلی نییە نەخۆشی حەقد و غل و حەسەد و بەغی هەیە ئەوەندە ڕقی لە سەلەفیەکانە دێت تۆمەت و بۆتانیان بۆ دروست دەکات ئەجینا سەلەفیەت و داعش ئەرز و ئاسمانی فەرقا تێگەیشتی براکەم ئەم بوهتانان ناچێتە سەر بۆیان باش دکتور ئەڵێن ئێوە بە هەمان قاعدە ڕەکە محەممەد عەبدولوەهاب بە قاعدەی ئەلغایە توبەڕیرە الوەسیلە تێشی کردووە واتە ئێوە بەدەسەڵات دەڵێن هەرچی ئەیکەن بیکەن بەڵام واز لە ئێمە بێن ئێوەش بە هەمان نەهج و هەمان بابەت ئیش ئەەکەن و لەسەر هەمان قاعداڕە ئەمە دیسان هەر بەکرێ گیراوەکەی هەولێرە ئەوەی کە بەعکسەوە قورمش کراوە ئێستا لەو ماوەیەدا الله عالم دواتر چی بەسەر دێ خوای گەورە ئاخیرمان خێرکە گوێم لە لیقایەکی بوو مەقطعێک بۆیان ناردم ئەمڕۆ دەڵێت محەممەدی کوڕی عەبدولوەهاب کاتی خۆی چۆتە لای ئەمیری درعیە کە محەممەد بن سعود چۆتە لای ئەو وتوێتی من پشتیوانت دەکەم لەسەر ئەو زوڵم و ستەم و پارەی کە لە خەڵکی دەستێنی بەناحەق بەس تۆش پشتیوانی من کە داوای خۆم بکەم جا لەوەوە دەڵێ ئەوە قاعدەی هەموو مەدخەلیەکان و هەموو سەلەفیەکانە ئەوان بەدەسەڵات دەڵێن تۆ چی دەیکەی لە زوڵم و ستەم و کوفر و چی بیکە بەس ڕێگای ئێمە بدە کوێی بۆ ڕاستکەینەوە ئەساسەکەی بۆ ڕاستکەینەوە یا دیوارەکەی بۆ ڕاستکەینەوە یا ئەو سەقفە چەوتەی کە دایناوە ئەوەلاً محەممەد بن عەبدولوەهاب نەچۆ لای محەممەد بن سعود محەممەد بن سعود چۆ لای محەممەد عەبدولوەهاب دووهەمیان کاتێک کە شێخ محەممەد عەبدولوەهاب بە ئەمیری درعیە دەڵێت کە دادەنیشن پێی دەڵێ من دەمەوێت داوای تەوحید کەم شرک و خوڕافەت و بیدع لە ناو خەڵکدا زۆر بڵاو بۆتەوە دەمەوێت ئەو دینەی کە دینی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام قورئان و سونەتە نوێی کەمەوە لە ناو خەڵک تەجدیدی بکەم پشتیوانیم دەکەی دەڵێ من پشتیوانیت دەکەم بەڵام لە دوو شت دەترسم ئەمیری درعیە پێی دەڵێ یەکەمیان دەڵێ کە تۆ پشتیوانت بۆ زۆر بوو و ئەمارەتەکانی تر هاتن پشتیوانیان کردی و خەڵکێکی زۆرت لەگەڵ بوو واز لە ئێمە بینی
دەڵێ ئەوە بەڵێنت پێ دەدەم کە واز لە تۆ ناهێنم و جێتان ناهێڵم هەر لەگەڵتان دەبم. دڵ خاڵی دووەم ئێمە قاعیدەیەکمان هەیە لە ناو خەڵکدا لە ناو ئەهلی درعیەدا فەقیر پارەیەک دەداتە فەقیر نعفوەن ضعیف ئەوەی کە بێ دەسەڵات و لاوازە پارەیەک دەداتە ئەو کەسەی کە بەهێزە بۆ پاراستنی بۆ حیمایەتکردنی دا دەڵێ من ئەو پارەیە لە خەڵکە بێدەسەڵاتەکە وەردەگرم بۆی حیمایەتیان کەم و بیان پارێزم لە بەرامبەر ئەوەدا دەڵێ دەترسم تۆ ڕێگری ئەوم لێ بکەیت ئەویش دەڵێ ئەمە ثانی ینی ئەوەی دووەمیانت ئومێدم وایە ڕەجام وایە خوای گەورە بۆت دەگەڕێتەوە بە خێر و بێریشی زۆر و حەڵاڵ پێویستت بەوە نامێنێ پێویستت بەوە نییە ناڵێ تۆ بڕۆ زوڵم کە و ستەم کە و خوێنی خەڵک بڕێژە و چی بکە و چی بکە من پشتیوانیت دەکەم ئەبەدەن ئەسڵەن محەممەد بن سعود کە بەیعەتی پێدەدا لەسەر ئەوە بەیعەت بە یەکتر دەنکە ئەمر بە چاکە بکرێ نەهی لە خراپە بکرێ دەڵێ ئەوەش چاوت لەوە نەبێ خوای گەورە خێر و بەرەکەتی زۆرت بەسەردا دەڕژێ پێویستت بەوە نابێ ئەوە بناغەکە بوو کە تاریخەکەی گۆڕی تەحریفی کردوانیە وەکو ئەو دێڵێ دووهەم شێت دەڵێ سەلەفیەکان لە هەموو وڵاتێک بەو شێوازن دێن بە سەرکردەکان دەڵێن ئێوە چی دیکەن بیکەن بەس ڕێمان بدەن دەڵێن داوا لەو خوایە دەکەین انتقام لە تۆ لە هەموو وتان چێک بستێنێ من لەگەڵ کاک مەسعود دانیشتم و ڕێزم هەیە بۆی لەگەڵ کاک مەسرور دانیشتم و ڕێزم هەیە بۆی و لەگەڵ کاک دکتۆر بەرهەم کە سەرۆکی سەرۆک کۆمار بوو دانیشتم و ڕێزم هەیە بۆی لەگەڵ کاک باقڵ و ڕێزم هەیە بۆیان هەمویان چوتە لای سەرۆک کۆماری عێراق سەرۆک کۆماری عێراق ئێستاش بەڵێ هەر یەکێک لەوانە من نامەیەکم بۆ نووسیە و تەسلیم کردو بەدەستی خۆم کۆمەڵێک قسەی خێر کۆمەڵێک ئامۆژگاری جوان و چاک ئەم نامانە لای ئەو بەڕێزانە هەیە و بۆ تاریخ لای خۆشم هەیە ئایا من چوومەتە لای ئەوان پێم وتون بڕۆن کوفر بکەن شیرککان دزی بکەن فسق و فجور بکەن خەڵک ناڵی لە میبەرەکانەوەی خەڵکیشیان ئاگادار بێت بڕۆن بە کەیفی خۆتان خراپە بکەن و بەس ڕێی من بدەن ئەوە موتووە یا من ئەوەی کە خوا پێی خۆشە و ئەمری پێکردوون لەگەڵ یەک بێکیان ئەوە موتووە بۆیە براکانم ئێمە داوای سەلەفی داوای الدین و نەسیحە داوای ئێمە داوای فەیسبوک و لایک و کۆمنت و عەرزی عەزەڵات نییە سینگ دەرپەڕاندن لە بەردەم خەڵک دەستکەین بە جنێودان بە دەسەڵاتدار و سەرکردەکان ئەوە ناکەین ئێمە ئەوەی کە بزانین شتێکی بەدەستە بە نهێنی قسەی خێری لەگەڵ دەکەین دەست بە ئیسلام و بگرێوەکو خۆی دیفاع لە ئیسلام کە دیفاع لە مسلمان کە حەقی مەزلوم بدە حەق و قوتی خەڵک بدە ئەوە نەمانوتوە هەموو نامەکانی بەڵاو ڕۆژێک دێت کە دەردەکەوێت براکەم بۆیە ئەو تۆمەتەی کە بۆی کردین خوا بیگرێت ئێمە نەچوینە لای هیچ مەسئولێک پێی بڵین تۆ وەڵاهی لەگەڵ سەرکردەی وا دانیشتوم ڕێک پێم وتوە ئەلمانیەت بریتیە لە خراپترین منهەج و ڕێباز ئەلمانیەت کوفرە ئەلمانیەت خزمەت بە میلەتەکەت و بە وڵاتەکەت ناکا ئەوە من پێوتوە ئەو وەڵامەکەی چی بۆ دکتۆر وەڵامەکەیەوە بۆ الحەمدولله دەستگای ئەلمانیەت داخرا لە سلێمانیانە هەندێک شوێن داخرا سپاس بۆ خۆشان تۆمەتبار کرد هەیدی شانازی کردت شانازی پێوە دەکەم دەستم هەبوو تێیدا باش شانازی پێوە دەکەم بەڵێ تۆمەتبارەکەم بۆی کە ئاجامە بەستم ینی سیر کە چۆن بوهتان دەکرێت چۆن درۆ دەکرێت حاشا ئەی جەنابەت دانیشتووی مەثەلەن بزانم ئینکاری تۆ لە مونکەری دەسەڵات چییە چیت کردو پێمان بڵێ بەس وەکوتم قڕمیش کراوە دەی شەو ڕۆژ لەسەر داوای سەلەفی شەو ڕۆژ بە دووریشی نازانم دەستێکی دەرەوەی وڵات بێت بەڵێ بەس هەموو شتێک ناگوترێت باش تۆمەتبارەکەم بۆی کە خەریکە شیعگەری لاری کوردستان بڵاو بێتەوە ئێوە دەستانتیات بەسەر پشتی سەلەفیەکان هەمان چاواشەکارە هەمان قڕمیش کراوە ئەو قسەیە دەکا بەڵام الحەمدولله یەکێک لە بانکخوازانی تەسەوف کە الحەمدولله ینی قەولی حەقیشی زۆرە مامۆستا مەزهەر ئەو بۆ خۆی وتی زۆرێک لە تەچیەکان و لە خانەقا و لە نازانم چی و چی کۆمەڵێکیان بەڵێ بەکرێ گیراون بۆ بڵاوکردنەوەی ئەو فکرە ئەوە دیارە باش دکتۆر من چەند هەفتەی ڕابردوو شومە لایەکێک لە ڕەمزە دیارەکانی تاریقەتی سۆفی لە هەرێمی کوردستان و نەختە پرسیارم لێ کردو ئەو بەرنامی من کاردانە و دەنگدانەوەی لێکەوە من حەزەکەم ئەو پرسیاران ئاڕاستی جەنابیشت بکەم چونکە ئەو کۆمەڵێک وەڵامی خۆی هەبوو خەڵکیش حەزەکان لە زاری ئێوە وەڵام ببیستێ یەکێک لە ئەو بابەتانە بریتە لە وجودێتی ئەڵڵا
ئەوان باز لەوەکەن کە خی گەورە بە ذاتی خۆی لە شوێنەکە مستەقر نییە و ئەوان بەڵگەشی بۆ دێنەوە و دەشڵەن هەچ کەسێک ئەو عقیدەی هەیە کە خی گەورە لە شوێنەکە بێ ئەوە عقیدەی فرعون و پیرۆزی بێ ئەمێ جەنابەت وەڵام بێت و بەڵام بە قورئان و حەدیث ڕحمەت لێ بێ براکەم ناکرێ ئەوان دەڵێن ناکرێ بڵێن خی گەورە لە هیچ شوێنێکە باشە ئمە عقیدەمان وایە کە خی پەروەردگار لەسەر عەرشە لە بەرزیە لەسەر عەرش ئەمەش ئەو عقیدەی علو بیر و باوەڕ بەوەی کە خی گەورە لە بەرزیە و لەسەر عەرشە بەڵگەی قورئان و بەڵگەی حەدیث و بەڵگەی ئیجماع و بەڵگەی فطرەت و بەڵگەی عقلی لەسەرە باش لە قورئان بەڵگەمان زۆرە مثلا وهو العلي العظيم علي يعني بەرز خی گەورە بەرزە خوانش قەناعەتیان بە علوت هەیە بەڵام بۆکو زاتێک ناکە لە شوێنەکە بەڵێ ذاتی خوا لە بەرزیە ذاتی خوا لە بەرزی صفات وهو العلي دليل فوقية يخافون ربهم من فوقهم لبرجان سنك للسرويانة من فوقهم فوق شوية فوق سروة أما فوق إليه يصعد الكلم الطيب كلم الطيب ولا إخوة برز دبيته إليه يصعد برز دبيته كات أخوة يقولون للسروة تنزيل الكتاب من الله العزيز الحميد قرآن دا بزي ولا لا إخوة وكات أخوة لبرزية بوي قرآن دا بزيوا أما بلقي قرآن زورة بين باسي بلقي حديث كين كذا شيء السجدة دبين دلين سبحان ربي الأعلى أو خوي لها مش تكبر استراء لها مش تكبر استراء وفي عمر إخوة عليه الصلاة والسلام بجاري فرموا أين الله فرمي في السماء وكلمي في لزمان عربي ده بمعنى على دي قل سيروا في الأرض يعني على الأرض يعني في السماء على السماء خوي يقولون سر أسمانا كان بله في عمر إخوة عليه الصلاة والسلام يعني بسندي كر جوابك نيوتو كافر بوي لسرو أسمان كان يا لأسمان لا في بمعنى على لسرو هاي شلون بمعنى بنص قرآن خوي يقول فرمي قل سيروا في الأرض باش يعني شيء على الأرض خناتي زي هالكنين وبناخي زي دابروين بس زي دابروين ولأصلبنكم في جذوع النخل في يعني على جذوع النخل فامشوا في مناكبها يعني على مناكبها بوي پیغمبر خو عليه الصلاه والسلام بجاري كاين وتو كفرت كرت شلون ضل اخوا لا اسمان ولا سر اسمان شلون واينوت فرمي او ايمان داره بو چکه ایمان بون بوي كخوا لبرزيه ولا سر عرشه اما عقيده اهل الاسلام اماش بلقي حديث قران ما باسكر حديث بلقي اجماع امام ذهبي لكتاب العلي الغفار ديهنه كتاب علو ديهنه كاجماعي علماء اسلام علماء السلف لسر او انك اخوي جورا لبرزيه دليلي فطرتي انسان يعني في رجنك هيجي نخوندوا نا اشعريتي خوندوا نا سلفيتي خوندوا نا حكي نخوندوا دز برز دكاتو بو اسمان بو دا في رجان بوتي دز اوالينا كي كدعادك يا رولا اخوال اسمان اخوال سلوى فطرة نخوين دوارك دز برز دكاتو دليلي فطرة دليلي عقل استا دو خانو يشي كان لي كان برسترا كاميان جوان ترو چاكترا برزكا عقل ضلاء العلو صفة كمال ولله جميع صفات الكمال اللائقة به برزيتي صفتي كمالة ويخواي قولة لبرزية نق أو عقيدة والله خواي قولة نازانم آية لسري آية لخواري لراسته آية لتشبه لهي تشينية إن الله ليس فوق ولا تحت ولا يمين ولا يسار ولا أمام ولا خلف يعني عدم يعني نبون كخواله هيك يعني نية خواي قولة نية أما أوان كدين بعقلي خوان قياسي خالق بوسر مخلوق ده كان آخر أجر بلين خواي قولة سر 10 كواتا ده بلين خواي قولة حيزي شيء هي ده بشوينة كبي أو شوينة شون أوان كشان جوا استوى على العرش أوان خواي قولة ده أما أنا أيوة تفسير كدانش تو خواله سا عرش براكم على استوى تفسير أكري على وارتفع يعني برز بوته خواي قولة برز بوته سر عرش أوان بس لو كان يعني بيشتري خواله النزمي وبوجد برز بوته بس عرش خواي قولة برز بوته سر عرش شون نازانين يا أخوي أوي موضوعك آية كيفية صفات دزانين يوم كيفيتك هيش تفسير ثاني لا أبدا يعني الاستواء وصل توستين تواب خواي قولة برز بوته سر عرش شون نازانين باش شون لسر عرشه نازانين خواي قولة خوي زانين نازانين بس أوي القرآن وحديث ذات باور ما بيتي باش تام دليل القرآن باسكر حديث باسكر إجماع باسكر فطرة باسكر عقل باسكر مال باش دكتور بابتي بدعة لما باسرك بدعة جواني هي وناشريني هي جاء أما لديني شيء أما الإسلام نخير الإسلام ده إسلام ديني محمد عليه الصلاة والسلام بس لو كان كإمام عمر إسلام ديني محمد عليه الصلاة والسلام ومحمد عليه الصلاة والسلام بيشوا من بيغمبر من دفرمي كل بدعة ضلالة أخامو بدعيك ضلالة
كلو دیاری نەکردو ئەگەر وابێ ئەو کامێراش بێتایە ئەو گڵۆپەش بێتایە ئەو بیناش بێتایە فەرمووی في أمرنا هذا لدين من أحدث في أمرنا هذا هەر کەسێ لەو دینەماندا شتێک دابهێنێ بۆ کاکە چونکە فەرق هەیە لە بینی سونعی خوا لەگەڵ سونعی مرۆڤدا سونعی مرۆڤ ئەو مۆبایلی بەدەست هەر یەکێک لە ئێمەوەیە ئایا 10 ساڵ پێش ئێستا مۆبایل لەو ئاستە بەرزەدا بوو نەخێر پێ دوایە 10 ساڵی تر مۆبایل زۆر بەرەو پێشتر دەچیاننا حتممە گۆڕ بۆ سونعی مرۆڤە بەرەو پێش دەچێت بەڵام بۆ چکە عیلمەکان وردە زیاد دەکات بەڵام خوای پەروەردگار 100 ساڵ پێش ئێستا و 1000 ساڵ پێش ئێستا و 2000 ساڵ دوای ئێستاش خوای گەورە هەر خوایە خوای گەورە هەر خوای پەروەردگارە ئەو دینەی کە خوای گەورە دایناوێتی بۆ هەموو سەردەمێک کاملترین دینە بۆ هەموو سەردەمێک کاملترین دینە نەک بڵێن وڵات دینی ئیسلامیش پێویستی بە بیدعەیەشتی بۆ زیادکەین کاکە هەم مۆبایلشتی بۆ زیاد دەکەین کەواتە ئیسلامیش آخر ئیسلامی مرۆڤ نییە ئیسلام شریعەتی رب العالمینە ئەی بۆ ئیمامی عومەر بیدعەی نوێژی تەراویحی داهێنا ئەمە لە لوغەدا بوو نەک لە شەرعدا ئایا لە شەرعدا شتی داهێنا پرسیار دەکەین ئەوەی کە عومەر ڕەزای خوای گەورەی لەبێ وەصفی کرد نیعمەت البدعة هذه چی بوو شتێک لە شەریعەتدا داهێنا نا لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سێ شەو پێغەمبەر سەڵات وسەلام نوێژی بە جەماعەت بۆ کردن دوایی کە زانی یعنی مسلمانان دێن بۆ جەماعەتەکە و لەوە ترسا فەرز بێ بەسەریان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچی تر نەیکرد خەشیەت ئەن تفرض عەلەیکم فەرمووی خۆی فەرمووی لە ترسی ئەوە کەواتە بە مردنی ئەو مەترسیە نامێنێت چکە هیچ تر شەریعەت فەرز نابێت باسی کۆکردنەوە و دانای نوقتە بۆ قورئان بەسەر چاو کاتێک عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ ئەو سنەتی پێغەمبەر کردی زیندوی کردەوە عەلەیهی سەڵات وسەلام نەهات شتێک بۆ دین زیادکە زۆر باش ئێمە دەڵێن شت بۆ دین زیادکردن بیدعەیەکی ضەلالەتە ئێوەش زیادتان کردو ئێستا بۆ نمونە جەنابەت مەولود بە بیدعە زانیان نەیزانی اینجا خۆ من نەمکردم باشە ناخ بە بیدعە زانیان بە یەکگومان بیدعە باش ئەوانی سەرڕخنە لە ئێوەگەن ئێوەش دوعای نوێژی تەراویحتان ئەوە مەجلیسی بوخاری هەیە صحیح مەجلیسی بوخاری وەژن ئەوتان کردوتەوە بەشداریەکەن ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە هەفتانە کاتێک دیاری کردووە بەرنامەتیا هەیە ڕاستە خۆ جوابی خەڵکە دێتەوە ئێمەش بیدعە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەفتەی شەوێکی دیاری کردبوو هەفتەی ڕۆژێکی دیاری کرد بۆ ئافرەتان وعظی ئافرەتان ڕۆژانی تریش بۆ پیاوان کەواتە دیاریکردنی کاتێک بۆ وعظ و ئیرشاد و دەرس حەدیثی پێغەمبەری لەسەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مزگەوتدا دەنیشت و مەجلیسی حەدیث و فەرمودەی بۆ سەحابە باز دەکرد یعنی کە من دادەنیشم طلبە دێن بوخاری صحیحی بوخاری کە حەدیثی پێغەمبەریان بۆ باز دەکەم عەلەیهی سەڵات وسەلام ئەو مولودە ئەمە بیدعەیە یا ئیشێکە پێغەمبەر کردوێت عەلەیهی سەڵات وسەلام ئەوانیش کردوانش باسی پێغەمبەر سەڵاواتی لێدەن و سەڵاوات لە بیری خەڵکی هەیە بۆچی بەس لە فلان ڕۆژەدا سەڵاوات ئەی سنەت نییە هەموو بەیانیەک هەموو ئێوارەیەک دەجار ئەو حەدیثەی کە هاتووە بەس دکتۆر چ کێشێکی تیا بۆ نمونە کابرا لە مانجی مەولود دەکات و نانەخۆن و چ کێشەیەکی تێدا ئێستا من بێم بە نەشتەرگەری لوتێکی ترت بۆ دابنێم خرەوە نابێنی خۆ بۆ چکە تۆ خەڵقی خوای باشە ئەوی شەرعی خوایە ناکرێت شتێک زیادکەی بۆ دینی خوا ئەو دەوراتانەی ئێوە شەر هەمان شت نیە ئێخەمەوتم و حەدیثی لەسەر براکەم ئەمما من بێم بڵێم شتێک لە دیندا کە بەڵگەی لەسەر نییە پێغەمبەر مەولودی کردووە نه بەڵام پێغەمبەر حەدیثی بۆ خەڵک باز کردو بڵێ ستا من کامیان دەکەم حەدیثەکە باز دەکەم کە پێغەمبەر کردوویەتی تەلەڤیزیۆنی ئەمە دین نییە تەلەڤیزیۆن دین نییە ئەڵبەتە وەڵامی ئەوانە دەزانم تەلەڤیزیۆن دین نییە تەلەڤیزیۆن ئەداتێکە بۆ نەقلی دین ئەداتێکە بۆ نەقلی دین لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مبەلیغ هەبوو مبەلیغ چییە مەثەلا من لێرە وتار دەدەم مزگەوتەکە زۆر گەورە و درێژە یەکێ لە ناوەڕاستەوە دەوەستێت قسەکەی من دەگەیەنێ بۆ بەشەکەی تر ئەو پێی دەوترا مبەلیغ بۆیە ئەو ئەجهیزەیە نەبووە ئێستا ئەو ئەجهیزەیە پەیدا بووە دەوری تەبلیغ دەبینێ ئەمە ئەدەواتە ئەمە خودی دینەکە نییە خودی دینەکەوی تۆ چی بۆ خەڵک باز دەکەی حەدیثی پێغەمبەر و قورئانەکە باز دەکەی یان شتێکی تر باز دەکەی کەواتە ئەدەواتی دنیایی کە زیاد بۆ هیچی ناکرێت بوترێ بیدعە یا کارەبا یا ئینتەرنێت یا چی ئەو بیدعە نییە باش ئێوە تۆمەتبارکەن بە تەبلیغکردنی هەندێک لە ئیمامەکان وەڵامت بۆچی حاشا ئەسڵ ئەساسی نییە هەر کەسێکیش ئیمامەکانە ئەوە نەوەویە ئەو ابن حەجەرە ئەوە چێ بە مبتەدیع بزانێ کەسێکی گومڕاو سەر لە شێوە ئیمامی ئێمە سەبارەت بۆ بەڵام هیچیان معسووم نین کە باسی کەشف و کەراماتەکات و باسی کەشف و کەراماتی ئەولیاکانەکە بۆ نمونەیەکێک لەو بابەتانی کە زۆر قسەیەکە دەستدەرێنانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە گۆڕەکەی و تەخۆکردنی لەگەڵ سەید ئەحمەدی ڕوفاعی ئەوە بۆ پێکەنی دکتۆر والله بەس ئەخر ئەوان ئەمن لەسەر چاو هێناومان و عنی خۆ بەڵگەشیان هەیە و نووسراوە شەوانەش نوێژ لە مەکە دەکەن حتمەن بەڵێ ینی بۆ تۆ باوەڕت بە کەرامەتی ئەولیا نییە دکتۆر وەڵای هەر کەرامەتێک پێش پێغەمبەر کەوێتەوە نەوەڵات
چۆن ینی پێش ینی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەکە لە مەدینەوە تا گەیشتە مەکە چەند ڕۆژ بەڕێوە بوو چەند ڕۆژ ئەو زاتە مبارەکە ئەو پێشەوە گەورەیە مەزنە خۆشەویستە لای خوا عەلەیهی سەڵات وسەلام چەند ڕۆژ بەڕێوە بوو بە ماندوو بوون ئێستا دەروێشێکی چڵکنی کوڵکن بە من بڵێ وەڵام من نوێژی عیشام لە مەکە کرد چۆنت کرد چۆن گەیشتە ئەو کەراماتە ئاڵێن ئەوە خڕۆقی عادەت معقولە پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام کەرامەتی نەبوو بێ ئێستا ئەوە هەیە ئەویش نەچۆ بۆ ئیسلام ینی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینەوە تا گەیشتە مەکە چەندێکی پێچوو سەحابە چەندێکیان پێچوو ئێستا هەم لێرە نوێژی مەغریب لەگەڵ من خەریکی نان خواردنە و نوێژی عیشا نایە بۆ جەماعەت کاکە بۆنە وەڵام من لە حەڵام کردم تۆ زەمە خەتەر شکاڵنێکی باوەڕی بە کەرامات نەبێ ینی کافرە بێت دراگەمە کەرامات نیوە خرافات خرافات ینی کەرامەت بووی نییە والله هەیە بەڵام ئەوە کەرامەت نییە کەرامەت بۆ کەسێکە کە ئیمان و تەقوا و تەوحیدی هەبێ ئەمما کەسێک کە گۆڕپەرست و شەخصپەرست بێ هەرچی دەیکا خرافاتە وەکو خرافاتی هیندۆسەکان نەماندیون چ دەکەن هیندۆس چۆن شمشێرێک دەخاتە ناو قورجی خۆیەوە چۆن دەچێت ناو ئاگرەوە سیریان هەیە ئەڵەن ئەوە جیاواز چکەوە خۆی ئەسڵەن يعني لسر باطلة إيشك لسر أي لسر باطل أما أكبر باطل لا أما أحسن دكتور تو دعوة لغير خواب كي أو باسي شكل أما بون أمنا تو حاجة كي ويك مول منا كسك بارد بيناك كبلا إسلام راس أو شمشيري كاب أخوي ويشي لنا وكاتكابرا باور يعني إيه من شمشيري بإسرائيل جولك يقدر كفلسطين والدك أجر آذان أجر راس ذاك شمشير تأثيري أنت هناك أقول له تأثيري أنت هناك بقول أخوي يعني ددن كاك دبرون برا أو خلكي إسرائيل أو خلكي فلسطين نما تأيه ويدرويش برون أو كان همو ما إيمان تربيدينين باش طبعا كواد الله مزانم نايكن بوي أجينا قد إيمان بوناين هاور بكرة غير إخوة سوزدة بو شخصك وبلغمي نازانم شيخك لخوت هالصوية ما تشي ما كيدينا برا باش دكتور أما ديني بين عشرين بينك جوان بيت سباستك ما جزنا بشتكي سباستك والله برا كيمن وصيتي من بوهم مسلمان والله حرشي مسلمانة براي منا حموي ببراي خوم دزانم خوای بۆ خۆت لەسەر عەرش ئاگاداری و ئاگال لێ سۆفیەکانیش خوانە هەر هەمووی برامانن هەر هەمووی برامانن بەڵام ڕەخنەش دەگرین بۆ ئەو یەکتر ڕاستکەینەوە بۆ یەکتر ڕاستکەینەوە کاکە من ڕقم لە مسلمانانی فەڵەستین نییە برا من ڕقم لە حەماس نییە بەس دەڵێم ئیشەکەت غەڵەتە کاکە لاتەوە ئاسایە گەری خوانێک سڵاوتان لێبێت بەڕێزان سەربەز حسێنم لە دیداری پۆڵەتیکەوە لەگەڵتانم بۆ چاوتوێکردنی چەند پرسێکی گەرم و گرنگ لە دیداری ئەم جارەدا هاتوومەتە مزگەوتی بەهشت و لای دکتۆر عەبدوڵڵەتیف ئەحمەدم هەوڵ دەدەم لەگەڵ بەڕێزان تا گرنگترین ئەو پرسانە تاوتوێ بکەم کە لە ماوەیەدا ڕویان داوە بەو پرسەشەوە کە دەیگوت سەرۆکی حەماس و کوڕەکانی خۆیان حەشاردا و خەڵکیان کردوتە دەرع و ئەوان خۆیان شاردوتەوە بەڵام سەرۆکی حەماس تیرۆر کرا و کوژرا و هەروە کوڕ و نەوەکانی هەوڵ دەدەم لەگەڵ بەڕێزاندا ئەم پرسانە و کۆمەڵک پرسی دیکە تاوتوێ بکەم و وەڵامی دروستی ژۆ هەمیشە بۆ پرسیارەکانم وەربگرمەوە دكتور السلام عليكم دوباره سپاس مدرفة ورحمة الله بخير بين زور سپاس دەکەم ممنون هەر تەقانەوەی قومبەلێک دەست پێگرێک بەس خراپ نییە يلا خير بابەتێکی گرنگە دکتۆر دەمەوێت ئێمەسا لە مزگەوتی بەهشتین پێم بڵێ دروستکردنەوەی مزگەوتە گەشتێتی شوێ الحمد لله والصلاة والسلام على رسول الله بخير بين سپاس خی گەورە بەرەکەت بخاتە دانیشتەکەمان و حالیان لە ماڵێک لە ماڵەکانی خی گەورەین مزگەوتی بەهشتە و لە سەرقاتی یەکەمین ژێرەوەمان مزگەوتی ئافرەتانە ئەمەش کە تیای داین ئێستا خەریکی دیوارەکانین بیکەن مزگەوتی جومعەمانە ئەوەش کە لە پشتەوەمانە مزگەوتی پێنج فەرزەیە کە دەکرێت قاتی سێهەم لەگەڵ قاتی چوارەمی ڕیواق و حوشەکەش انشاءالله یعنی قۆناغی زۆری بڕیوە سپاس بۆ خی گەورە ئومێدمان وایە انشاءالله هەیکەلەکەی تەواو بێ و بتوانین ئەم ڕەمەزانە نوێژی تیا بکرێ هەمووی انشاءالله کەواتە ئەم ڕەمەزان نوێژی تیا ئەکرێ ئومێد وایە انشاءالله خی گەورە ئاسانی کە بەڵام تەواوکردنی کۆتایی دەیەوێت زۆر باشە پێشتر لەسەر بابەتی فرۆشتنی شوێن بەرماڵ ئەنی هەندێک لایەن ڕخنان لێگرتی دژایەتیان کردی پێم بڵێ بابەتە چی بەسەر هات و بۆچی ڕخنە کەوتی ئومێدەوارم ئەوانەی کە بە نەزانی دەستیان کرد بە قسە پێوتنمان ئێستا کە واقعەکە دەبینێن الحەمدولله پەشیمان بنەوە و داوای لێبوردن بکەن ئەوانش کە بە نیەت خراپی و بە حەق دێوەوتیان ئومێدەوارم خەجاڵەت بن بۆچی چونکە الحەمدولله دیارە چی کراوە بابەتی جێبەرماڵ فرۆشتن و مزگەوت فرۆشتن و چی بچی کۆمەڵێک کەسی نەزان بەداخەوە لەگەڵ کۆمەڵێک کەسی فێڵزان و حاقت هاتنە ناو بابەتەکە و بەلا ڕێیان دابن زۆر شتێکی ڕوون و ئاشکرا بوو لە جیاتی وەی بچین لە مزگەوت بە مزگەوت و دەوڵەمەند بە دەوڵەمەند بگەڕین و دەست پانکەینەوە لە خەڵک وەرن یارمەتیماندەن و خەڵک ئیحراجکەین
نەچوینە لای هیچ کەس لە دەرگای هیچ ماڵێکمان نەدا لە دەرگای هیچ مەسئولێکمان نەدا لە دەرگای هیچ دەوڵەمەندێکمان نەدا نەچوینە ناو هیچ ڕیزێکی مزگەوتەوە لە کاتی جمعە خەڵک ئیحراجکەین نە تومانە مزگەوتێک دروست دەکرێ چۆن نەخۆشخانەیەک دروست کرێ دەڵێن ئەوەندە جێقەرەوێڵەیە چۆن بینایەک دروست کرێ دەڵێن ئەوەندە مەتر مربعایە مزگەوتیش ئەوەندە جێبەرماڵەیە تۆ دەتوانی بە دابینکردنی مەصرفی جێبەرماڵێک بەشداری بکەیت یا کەمتر یا زیاتر باشە هەمان خێرەکەی جارانە بەڵام ئسلوبەکە بە ڕێکوپێکی وتومانە باشە هەیە ئاستی سەقافی ئەوەندە نەبوو تێبگا هەش بوو تێگەیشتە بوو بەڵام واش دەویست چاواشەکاری بکە بەڵام الحەمدلله ولا يحق المكر السيء إلا بأهله ئیشەکە جوان ڕۆیشت خەڵکانێکی زۆر بەدەم بانگەوازیەکەوە هاتن چاواشەکاران سەری لێ نەشێواندن الحەمدلله وەتە گەیشتۆتەم ئاستا ئەمما بیدعە بوو هاندانی خەڵک بۆ خێرکردن بۆ دروستکردنی ماڵی خوا نەسی فەرموودەی پێغەمبەری خوای لەسەر عەلەیهی سڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک مزگەوتێک دروستکە بەقەدەر هێلانەی یعنی کۆترێکیش بێ قەتاتێکیش بێت ئەوە خوای پەروەردگار ماڵێکی بۆ دروست دەکات لە بەهەشدا ئێمەش بۆ خەڵک ماوەتەوەرن بەشدار بن لە دروستکردنی ماڵی خوای پەروەردگار کەواتە بیدعەیەکەی لەکوێدا لە کاتێک دایمە حەدیسی پێغەمبەر تەواو دەکەین عەلەیهی سڵات وسەلام حديثي تربي عمر إخوة عليه الصلاة والسلام دفرمي من بنى لله بيتا بنى الله له بيتا في الجنة حديثي تر دفرمي حوت شدواي مروف خيرك هربوي بردوام ايش لو انا دروس كردني مزقوتها اخوي برد قال القرآن دفرمي انما يعمر مساجد الله من امن بالله واليوم الاخر يعني آيات وحديث زورة كسب لي بدعيا نزانا يا كسيتي چواشكارا وشتي تل ضليدا دي بشكو بمرێگە خوارە بتوانێت خەڵک چاواشەکە بەرامبەر بە مزگەوتی باشت و ئەو داوایی کە تیایدا دەکرێت باشە دکتۆر پرسیارێکی دیکە ئەوەیە کە یەکێک لەو ڕخانەی کە لێتانەی ژیرە بام پرسیارەکەوا لە بکەم دروستکردنەوەی مزگەوتی بەهەشت چی سەربارەکە بۆ مسلمانانی هەرێمی کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەتی چونکە ڕخنەتان لێ ژیرێت بەوەی کە ئەمە مەسرفێکی زیادەیە واتە ئیسرافێکی ئێوە ئەیکەن وە ئەو تێت پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە مزگەوتێکا بوو ئەرزەکەی خۆڵ سەرەکەی پوشی خورما بوو کێواڵێ بێمە خزمەت براکەم یەکەمیان ئەمە مەصرفەوە و پارەی زۆر سەرف دەکرێت نەچوین موچەی مۆچە خۆران بێنین نەچوین بەشێک لە ئەو پارەیەی ئەو میزانیەی کە حکوومەت تەرخانی دەبێ بکات بۆ موچە خۆران بۆ دام و دەستگاکان بەشێکی بداتە ئێمە و ئێمە لە مزگەوت سەرفیکەین نە بەڕێزێکی وەکو تۆ وەکو زەید وەکو عەمر وەکو فڵان موسڵمان خۆی بە ڕەغبەت و ئارەزووی خۆی بە کامل قەناعەتی خۆی خوای گەورە ماڵی پێداوە ئەویش دێ بەشداری دەکات دروستکردنەوەی مزگەوت ئەوەیە نەک بڵین وەڵا ئێمە بچین لە شوێنێکی زەڕوورەوە پارە وەربگرین ئەوێ پەچی بکەوێ بۆ ئێرە بهێنین ئینجا بۆچی یعنی هەزارەها مزگەوت هەیە لە هەرێمی کوردستان دروستکردنی هیچی مەصرف نییە ئیسراف نییە إلا دروستکردنی مزگەوتی بەهەشت ئیسرافە بۆچی ئەو هەموو مزگەوتە لەم کوردستانە دروست دەکرێت جا ئەوقاف دروستی بکە یا سۆفی دروستی کە یا کۆماڵ یا یەکگرتو یا هەر کەسێ دروستی کە هیچ گرفتێک نییە و هیچ کێشەیەک نییە ئیلا ئەوە نەبێ کە مزگەوتی بەهەشت دروست دەکرێت ئەوە کێشەی لەسەر دروست دەکرێت مەوزوعەکە کەواتە مەوزوعی مزگەوت نییە مۆزوعێکە لە پشت مزگەوتەوەیە ئەو داوای لە مزگەوتی بەهەشدا کراوە سوپاس بۆ خوای گەورە و دەکرێت ئینشاء الله بە پشتیوانی خوای گەورە داوایەکە ڕوبەڕووی هەموو خواری و لاریەکان بۆتەوە داوەش سەرنج و تێبین و ڕخنەتان لەسەر باسی ئەکەین بەڵێ هەموو خوار و لاریەکان ئەوەی کە خوار بێ پێی دەوترێ خوار جا گۆڕپەرستێک بێ جا ئەلمانیەک بێ جا مولحیدێک بێ جا تەکفیری و داعش و توندڕەوێک بێ جا یعنی هەر یەکێک لەوانە بێ کە وەکو پێویست بە شێوازێکی ڕاست و دروست ینی نەخزمەتی میلەت و وڵات دەکەن نەخزمەتی دی هەڵبەتە هەمان سەرنج لەسەر ئێوەژەیەک ئێوەش لاتان داوە دواتر باسی ئەەکەی پێمان ڕۆشە پێمان بڵێن لەسی لامانداوە باشم دکتۆر بابەتێکی زۆر گرنگ ڕابردوودا قسەیەکت کرد و ئەجا بەڵێ ببوورە تەواوکەری پرسیارەکەی پێشوت مزگەوتی بەهەشت سوودێکیە بۆ کۆمەلگا بۆ هەرێمی کوردستان بۆ سلێمانی براکە مزگەوتی بەهەشتا الحەمدولله گەنجانی لە توندڕەوێتی و فکری داعش و قاعیدە و ئاژاوەجێڕووی فیتنە جێڕاوەتەوە سەبەبی سەرەکیە یەکەم کەس کە فتوایدا لەم هەرێمی کوردستانە و لە کەناڵێکی ڕاستەوخۆی وەکو ڕوودا وتم ئەوەی کە پێشمەرگە دەیکا لە دیفاعکردن لە خوێن و ماڵ و سامان و وڵاتی هەرێمی کوردستان ئەمە جیهادە بەرامبەر داعش پێویستە بیکەین ڕێگا نەدەین ئاو تیرۆستانە بێن
وڵاتەکەمان کاولکەن وەکو چۆن مووسڵیان کاول کرد وەکو چۆن تکریتیان کاول کرد سووریایان کاول کرد نابێت ڕێگا بدەین مزگەوتی بەهشت ڕێگرە لە تەکفیر و داعش و توندڕەوێتی مزگەوتی بەهشت ڕێگرە لە فکری خوڕافەت و گۆڕپەرستی و شەخصپەرستی و شوشە خواردن مزگەوتی بەهشت ڕێگرە لە هەموو فیتنە و ئاژاوەیەک و تەفرەقەیەک کە بەناوی دینەوە لە ناو موسڵماناندا دەکرێت مزگەوتی بەهشت ڕوبەڕووی علمانیت بۆتەوە کە بە ئاشکرا لە کەناڵی ئەوانەی کە بەحساب لافی علمانیت لێدەن لە کەناڵی ئەوان و تومانە علمانیت بێدینیە تاکە پێڵاوێک ناهێنێت هەڵبەتە لەسەر ڕۆژڕخن لێ ژێ کە تۆ لە کەناڵی علمانەکانەوە قساکی سەر بەوانی ئاوا تۆمەتبارە دەکەن ئەگەر وابێ کەس نامێنێت سەر بە علمانی نەبێت چونکە کەس نییە لە کەناڵێک دەرنەچێکە کەناڵەکە ئیسلامی نەبێت باش ئینسان نابێت علمانی هەست سەبارەت بە مزگەوتەکە بیرمان نەچێ ئەوان ئەمە جۆرێکە لە بیدعا پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە مزگەوتێکا بووە ئەرزەکەی خۆڵ بوو سەرەکەی پوش بووە ئێسایی بە سەرچاودیسە هەمان شت دووبارە دەکەینەوە ئەگەر هەرچی مزگەوتی سۆفیەکانە مزگەوتی ئیخوانیەکانە هی کۆمەڵە هی ئەوقا هەرچی مزگەوتە هەمویان تێکدا و لەمە دووە بە قامیش و بە گەڵای دار کردیان ئێمە شوردی واز دێنین لەمە ڕای دەگرین سەری بە گەڵا دەگرینەوە واتامە پوشەگرن ئەمانەی براکەم ئەو قسانە کە دەکرێت عیبە شاعرك دفرمي عار عليك إذا فعلت تنهى عن خلق وتأتي مثله عار عليك إذا فعلت عظيمه نهي لشتك دكيت وخوش دكي عيب إنسان باش بجديد دوس كردي بينا وملا بدعية ببورة أكبر سنة أكبر واجبة أكبر خيرة هيا ملا أو قصي برستي كردوا أي زحمة النبي أو مزقوتي خوتي تيداي سركي قاميشة وقلايا يا مزقوتكي جنابش تهرب كونكريت وشيمنتو أو كراوة وهي بلامة وسيرة ئەمە هەمووی ئەومان پێ دەڵێ کە هەموو لا ڕێبووەکان حەقدێکی زۆر لە دڵیاندایە بەرامبەر مزگەوتی بەهشت و داوای مزگەوتی بەهشت هەلێک دەقۆزنەوە بۆی بتەقنەوە چێ مزوخاوی ناویان بێنە دەرەوە بەڵام ولا يحق المكر السيء إلا بأهله هەر خۆیانی پێشەر مەزار دەبن ماوەیەک تەسیر لە خەڵکی ساویلکە دەکەن لە مۆزوعی بەرماڵەکە تەسیریان کرد گەرمیان کرد وەزاکەنەیان زانی بە زەرەری خۆیان تەواو دەبێ بۆ دنیا و قیامەتیان و بە قازانجی مزگەوتی باش تەواو دەبێت الحەمدلله باوەڕ کە برای من بعد فضل الله خوای گەورە دەمی پیسی ئەوانی کردە سەبەبی تەواوبوونی مزگەوتە هەموو شوێن بەرماڵەکان کردران نەوەڵاوە زۆری ماوە بەڵام الحەمدلله مزگەوت باش ڕۆیشت یعنی ئەوە وای کرد خەڵک الحەمدلله هەمووی بێت و هاوکاری بێنێت و جێبەرماڵ بگرێتە ئەستۆی خۆی سپاس بۆ خوای گەورە بۆیە إذا أراد الله نشر فضيلة